جوانترین سڵاوتان لەبێ لە بەرنامەی ئێوارە 24 ئەمڕۆ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتێوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. میوزیکی سەرشەقام لە شەوانی ڕەمەزان. پێشانگای کتێب لە ئیستەنبوڵ تا کۆتایی مانگی ڕەمەزان بەردەوام دەبێت. ئامادەکردنی بەربانگ بۆ شۆفێرانی بارهەڵگر. لە دەڤەری زاخۆ لە دەروازەی ئیبراهیم خەلیل ژمارەی زۆری شۆفێری بارهەڵگری باکووری کوردستان و تورکیا لە ناو پارک و لە سەرجادەکان بەربانگ دەکەنەوە و بۆ ئەو مەبەستە چەندە هاوڵاتیەکی شاری زاخۆ وەک کارێکی خێرخوازی لەسەر ڕێگا و بەنزیخانەکان خواردنیان بۆ ئامادە دەکەن. وذل روجيه قالك زورة معلومات ام بروجينا تينا باقو مركوانا كده ام قالك الشبر زاد بن ام دخوازه هناك جمارة يجيب لنا ياردمجي وام بنزيخانه جمارة بن ياردمجي خوارني ددنا ما تبدا الوضع خوار فطار خذ بكن شكي دتكي اوا وبخدي عم تقول مركاجي ام بروجي ام حفتك كدمين ام قالك الشبر زاد بن والله نقو بنزيخانه ثاني قسمي بنزيخانه زاخو حموجك جي خوارنا فطاره يا عشفيره تمام اجدنا زاخوجي متشونه زاخوجي حموجي خوار صفراء بكيه يعني ملطي كرد قال لك مرده خوارنا ملطي شفيري ما تمام ده حموك سدي افريقيا ابراهيم خليله همي سرق درشن هميش لا بس يدخل كورتنينا همي شوفت انفيري تیوی شارعی هیوار رمضان بو خیره خواه هم خانه بو همی آچید کن هیوه همیه هر روی یعنی هر روی واری حسانه کی به نه الاسارق مبت هم کی به تمام مسائل شارعی بید دم خانه بخود درسته هم بو خیره خواه چید کن چون ماتوان ویرینی نه ماتوان ویرینه این ها نخواسته شفری و روژی گله زحمت و دنیا گرمه زانی برا اوی ریکا نخواش ری نمانه ری شعارت نمانه خلک زا خوشی گله کاری منه مالا و آوا یه روژی ده کاری متن گله کن کەمخەوی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سیستەمی بەرگری جەستەی مرۆڤ دادەنێت و هەندێک کەسیش لە مانگی ڕەمەزان تووشی کەمخەوی یان بێخەوی دەبن و دایانەوەی هۆکار و چۆنیەتی ڕێگری ئەم حاڵەتە بزانن. لەم ئینفۆگرافیکەدا هۆکارەکانی کەمخەوی لە مانگی ڕەمەزاندا دەخەینە ڕوو هیوادارین بە ئاسوودەیی بخەون. هەروەک چۆن گۆڕانکاری لە خواردن و خواردنەوە و ژەمەکان ڕوو دەدات لە مانگی ڕەمەزاندا بە هەمان شێوە گۆڕانکاری لە شێوازی نووسن و کاتەکانی خەویش دەبینین کە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر جەستە و لایەنی دەرونیمان. مرۆڤ لە کاتی نووسن لە شەودا لەشی بە چەند قۆناغێکی خەودا تێپەڕ دەبێت کە هەر یەکێک لەو قۆناغانە لە کاتێکی دیاریکراوی شەو ڕوودەدەن. هەروەها کاتی تەواویان پێویستە بۆ ئەوەی لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی تر. بۆیە هەموو قۆناغە یەک لە دوایەکەکان پێویستن بۆ نووسنێکی ئارام و پشووی تەواو بۆ لەش. هەر ناڕێکیەک ڕووبدا لەو زنجیرەیە دەبێتە هۆی کەمخەوی و ماندووبوونی جەستە و دەرونی مرۆڤ. هۆکارەکانی ناڕێکی نووسن لە مانگی ڕەمەزان. خواردن لە کاتێکی درەنگ بە تایبەتی کە ژەمی سەرەکیمان دەکەوێتە کاتی شەو. درەنگ چوونە سەرکار لە کاتی بەیانیان. زۆربوونی شەوچەرە و دانیشتنە کۆمەڵایەتیەکان تا درەنگانی شەو. درەنگ نووسن و دووبارە هەڵسان بۆ خواردنی پارشێو.
زۆر سیرکردنی بەرنامە و دراما تەلەڤیزیۆنەکان تا کاتێکی درەنگ. لەبەر گۆڕانی کاتی ژەمەکان و خواردن بە شەو لەش پلەی گەرمی بەرز دەبێتەوە و وزەی زۆر دەبێت، بۆیە لەو کاتانە تووشی خەوزڕان دەبین. بە پێچەوانەشەوە لە کاتی ڕۆژدا پلەی گەرمی لەش دادەبەزێت، هەز دەکەین بە بێهێزی و هەروەها خەواڵ و دەبین. کارتێکردنی نانەوەستنەی gelek تەسیری جسمی مرۆڤی دکاتن. هەکە مرۆڤ 6 ساعتا ئانجی کێمتر بنویت تەسیرێکی gelek گەینتە جسمی مرۆڤی یا ئیکێ دەمادەیت هەی ناو دەماغی مرۆڤیدا کۆم بن بێژنێ بیتا ئەمیلۆید ئەف مادە زێدەت بێت تەسیری داکیرا مرۆڤی دکات و پشتی مرۆڤ عەمرکە ڤیزیکا ئێشەکە هەیە بێژنێ ئەڵزهایمەر بۆ مرۆڤیزیکا چێت بیتن. سببێکی دی ئیمیونیۆتیا مرۆڤی مەناعە مرۆڤی کێمت بیتن. هەندە خەلیەت هەین بێژن ناتچرال کیلەر سێ تقریبا نەکە مرۆڤ هەر 6 ساعتا و کێمتر نوید مرۆڤ نەکەتە 8 ساعت وان پتر ئەو عادەدی وە 7 سەدەی لەوانای کێم ببن. ئەو ژیوەت کرد بەرگریا مرۆڤی کێم بیبیتن بۆ ئێشێت پەنجە شێراوە. ئەوێت وەسا کێم بنبن ئێشە پەنجە شێرا پرۆستاتێ یا قۆلۆنێ یا سنگی یا دەفۆ یا زێدەیە. هەروەسا وەکە مرۆڤ تێر نەنویتن ئەو داکیرا مرۆڤی تووشی بێژێ ما قفلت بیت. ئەگە تۆ پشتی 16 ساعتا تو نەنوی چ تشتێکی بۆ تە بێژین گەل تا باخە من دو نەشێ خەزنکەی. هەندە ماوەدێت هەین ناو جسمی مرۆڤیدا زێدەت بن هەندە هۆرمۆنێنیت قەلەویەنە مرۆڤ پێ قەلاوت بدەن. شەف وەختێت بتە تاڕی مادەیەکی هەیە بێژنێ میلاتۆنی ناو جسمی مرۆڤیدا زێدەت بیت. ناو دەماغیدا ئەو مادە وەختی زێدە بۆ دیوار مرۆڤی کات و بیشتە مرۆڤی هەچ و بنڤە خەوا مرۆڤی دەیێت. بێجە مەفرۆزە وەختەی پیشەوێ دنیا تاڕی بێت دەست پێت کرد تاڕیاتی مرۆڤ بنویت خاصەتەن یەکە نزیکی 11-12 بە ئەو نزبەوەی مادەی بیتە گەلەکترش خڕەکێ مەفرۆزە مرۆڤی نوستی بیتن. هەکە توی دەمینە نوستی تەسیر کە هەندە جسمی مرۆڤی و مێشکی مرۆڤی بەس هەندێکی هەین نزانم خەوا خۆ گەلەکە تێکدای ئەما تشیارە مەغرە بۆ شەبێ و حتا بەرز پێ دیوشنیکە نەبن. هەکە مرۆڤ پشتی ڕەمەزانیشێت خەوا خۆ گۆڕی چاوە تو دێ وەختێ نوستنێتی بخۆ وەختێکی ژێگیری. بگەێ خەلەتە مرۆڤ جار ساعت 10 بنویت و جار 12 و جار 2 وەسە خەلەتە. تو دی بخۆ وەختێکی ژێگیری بارە پتر هەکە مرۆڤ بەری ساعت 11 ینی 11 وەسا مرۆڤ بنویت مرۆڤ بخۆوی وەختی تایبەت کات هەمی گەڵا وەختی مرۆڤ دی وەسا عەلمیت وەختی چەنە بجێ خۆ ساعت 11 ما وەسا مرۆڤ دی فیل ویدیۆ وەسا نەویت ئەڤەیەکیش وا سەبەبە. یا دوێ مرۆڤ غرفا خۆ بکاتە تاڕی پەنجەرێ بگیرید پەردا بگیری هەندە جارە لە احتیمالە ڕۆناهیش دەربە بێت ئەگە پەردە مرۆڤی تاڕی بن تەلەفۆنێ ئایپادی واتشتا تەلەڤیزیۆنێ ئەوە مرۆڤ هەمیە بگیرید چ ڕۆناهی نەیت. ئەگە ڕۆناهی هات ئەو مادە میلاتۆنین ناهێلی ناو مێشکی مرۆڤیدا کۆم بیت خەوا مرۆڤ بینیتن. مرۆڤ کاتە تاڕی ئەو مادە زێدە بتۆ دێ خەوا مرۆڤیێتە. کاریگەریەکانی کەمخەوی لەسەر تەندروستیمان. ئەستەمی و دژواری لە فێربوون و بیرکردنەوە هەروەها کەمبوونەوەی تەرکیز. هەڵچوونی دەرونی و زووت و ڕەبوون. ئەگەری ڕوودانی ڕووداوەکان بە تایبەت ڕووداوی هاتوچۆ و ڕووداوەکانی کاتی کارکردن. کەمخەوی ئەگەری دروستبوونی حاڵەتە تەندروستی درێژخایەنەکان زیاد دەکات وەک نەخۆشیەکانی دڵ و شەکرە و فشاری خوێن. ڕێنمایی پێویست بۆ دووربوون لە کەمخەوی لە مانگی ڕەمەزان. دوورکەوتنەوە لەو خواردنەوانی کە کافاینیان بە ڕێژەیەکی بەرز تێدایە وەکو قاوە و خواردنەوە گازیەکان و چا. هەوڵدان بۆ زوو نووستن. ڕێکخستنی شوێنی نووستن لە کەشێکی ئارام و دوور لە دەنگەدەنگ و ڕووناکی. هەوڵ بدە دوو کاتژمێر پێش نووستن هیچ نەخۆیت. دوور بە لە خواردنی قورس کە ڕەنگە تووشی خەوزڕانت بکە. دوورکەوتنەوە لە ماندووبوون و هیلاکی لەش کاتژمێرێک بەر لە نووستن. شەربەتی مێوش لە مانگی ڕەمەزان خواستی زۆری لەسەرە و یەکێکە لەو خواردنەوانەی دەتوانێت بۆ کەسی بەڕۆژ بۆ قەرەبووی بەشێک لە مادەکانزاییەکان بکاتەوە. بەشێکی زۆری و شەربەتانی لە ناو بازار دەفرۆشرێن تەواو سروشتی بەرەم هاتوون و ئێستاش واستایەکی شەربەتی مێوش باس لە چۆنیەتی دروستکردنی دەکات.
ناوم ڕیشوان مححمود موسایە کوڕی مححمودی مەلا موسام ئەو پیشەیە لە بابمانەوە بۆمان ماوەتەوە پێشتر بابم سمەتخان هەبووە لە ڕانیا بابم لە لاوی ئیشی کردووە ئافرەتێک بۆ بە ناوی سمەتخان بابم لە لاوی بڵێن شەربەتی بۆ کردو و بابم لە بازار فرۆشتوێتی دواتریش لە لای براکانم بۆ خۆم ئیشم کردووە لە 2003ەوە دوای پرۆسی ئازادبوونی عێراق دەتوانم بڵێم زووتریش هەر لەگەڵ براکانم ئیشم کردووە لە بازار مێوش دەکرین چەند کەسێک ناسیا و بڵێن دۆست و برادر هەیە لە لای پشدەر لەو شوێنانە بڵێن مێوش دەکرین دوای شوشنەوەی بە سوزگەیدا دەکەی جوان ئاوەکەی لێ بچۆڕێتەوە پاک بێتەوە جوان هیچ ئاوێکی پێوە نەمێنێت دواتر لە قیمەی دەدەین کە لە قیمەماندا دواتر ئاوی تێدەکەین مێوش بۆ خۆی هیچ ئاوێکی نییە ئیوایە دەڵێ ساف مێوش بێ مێوش هیچ ئاوێکی نییە دەبێ ئاوی تێکەی بۆیە تاماوی بداتەوە بەڵام ڕێژەی ئەو ئاوەی چەندە ئەوە دەکەوێتەوە سەر ئەو کەسەی کە دروستی دەکا بڵێن ئاومان کە تێکرد دوا ئەوەی دەبێ ماوەیەکی چاک لە ئاودا بمێنێتەوە کە لە ئاودا مایەوە دەیپاڵێوین کە پاڵاوتمان بە ڕێژەیەکی کەم شەکری تێدەکەین کە شەکرمان تێکرد دواتر تۆزێک ڕەنگی تێدەکەی بۆ ئەوەی ئەو قاوەیەی نەمێنێ بەسەر ڕەشیدا بڕوا ڕەنگەکەی نەوە قاوەیی بێ ڕەنگی مێوش بۆ خۆی جوان نییە کە دەیکەی بە شەربەت دەبێت ڕەنگی تێکەی کە پاڵاوتمانەوە ئەو جار لە ناو زەمیدەی دەکەین و بەپێی پێویست دەهێنین لە ناو جیاز و لە دەبانی دەکەین و سەرفی دەکەین مێوژی خوڵاسە بەو نوعی دروست دەکرێن نەخوازە بڵێ هێندە مێوش هەیە لە بازار بەڕاستی ناتوانین بڵێنەوە شەربەتی مێوژە ئەوە دەرمانە ڕەنگە تامە تێی دەکرێت ئیمە دیارە چۆن دەگیرێتەوە هیچ تام و بۆنێکی تێرانە مێوژی خوڵاسە بەو شێوە دروست دەکرێت پاشیف گرنگێکی زۆری هەیە بۆ کەسانی بە ڕۆژوو دەبن و هەر بۆی ئامادەکاری باشی بۆ دەکرێت. خوانی پاشیڤانی بەشێکی زۆری هاوڵاتیانش لە شیرەمەنیەکان پێکهاتووە و دوکانەکانی فرۆشتنی سپیایەکان تا درنگانی شەو کراون و قەرەباڵغیەکی زۆریان لەسەرە. ڕاستیدا خواردنە سپیایەکان خواردنێکی زۆر بە تام و بە چێژن و بە سوودیشن و ئێمە چەند ساڵێکە خەریکی ئەم کارین و بە تایبەتی لە ڕەمەزانە خواستێکی زیاد لە حەدی لەسرە و لە خۆشبەختانە ئەو کڕیارانەی کە ڕووەکەنە دوکانەکە ئێمە لە بەرهەمەکان رازین و لەگەڵشە بەرهەمەکان کوردی زربەی زۆریان پارچێوان زیاتر ئەم شتە کوردەواریانەیە خۆین وەکو بۆە بڵین هێلکەی کوردی و کەرە و ماست و ئەم شتانە زیاتر لەبەرەوەی عنی ئەو کەسە بەیانی هەست بە توانێتی کەمترە کات شتێکی باشترە هەست بە برسێتی زۆر ناکەین من خۆم شخصی زیاد لە 20 ساڵ بڵێ 25 ساڵی شایبێکە بە ڕۆژۆ من پارچێوان قەت حەزم لە برنج و شلۆم شتانە زیاتر شتی کوردەواری وەکو ماست و پەنیر و کەرەی کوردی و ئێستا بە تایبەتی هاتوون بۆ کەرەی کوردی بە هەنگوینەوە ئەوە شتێکی زۆر ینی معیدت پێیت تێگەناسێ شتێکی سووک و خۆشترەوە.
بەهاتنی مانگی ڕەمەزان لە شاری ئیستەنبول چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن یەکێک لەوانە چالاکی کولتوریە پێشانگای کتێبی ئەم ساڵ لە گۆڕەپانی سوڵتان ئەحمەدە و تا دوا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان بەردەوام دەبێت لەم پێشانگایەدا زیاتر کتێبی ئاینی و زانستی و فەلسەفی تێدایە کە 144 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کتێب بەشداریان تێدا کردووە. بەهاتنە مەهە رەمەزانê li Stenbolê çalakiyên ji hev cuda birêve diçin ku yek ji wan jî organîzasyonên kulturî ye. Fuara Kultur û Kitêba ku 38 sal e her sal meha Remezanê ji aliyê Weqfa Diyanetê ya Tirkiye ve tê li darxistin, îsal li qada Sultan Ahmedî dest pê kir wê heta dawiya meha rojiyê berdewam bike. Di fuarê de ku li ser erdê 2000 metre ducar hatiye avakirin, زیادتر کتابین اولی علمی فلسفی هنه و 144 weşanxane leci dikirin. Yaklaşık 30 yıldır Evnezi 30 salın em karê weşangeriyê dikin. Zêdetir kitêbên olî difrojin. Her sal jî em beşdarî fuarê dibin. Li Tirkiye ku welatekî misliman e, gelek dibistanên olî hene, lê li nav hemû kitêban, rêjeya firotina kitêbên olî ya salana sidî de he. Yani alaqeya civatê bo xwendina kitêbên elmî gelek kêm e. sevindirici bir Kesên serdana fuarê dikin daxwaza zêdebûna hejmara weşanxaneyan dikin da ku zêdetir kitêbên cudatir peyda bikin. İstanbul gibi dünyanın Li metropolekî mîna Stenbolê ku li nav mezintirîn bajarên dinyayê de cih digire, fuarekî wiha têra niştecihên vî bajarê nake. Di meha Remezanê de dil dixwaze ku hemû weşanxaneyên elmî li vir bûyan lê halê hazir jî cihê şanaziyê ye. kitap evlerine de Li gor amarên Weqfa Diyanetê salên berê rojane 6000 kes serdana fuarê dikirin, îsal tê hêvî kirin ku ew hejmar bigihîje 10,000-an. چەند گەنجێک لە مانگی ڕەمەزان لە شەقامێکی بازاری هەولێر لە ژێر دیواری قەڵا میوزیک دەژەنن. هاوڵاتیانش بەدەم گوێگرتنی میوزیک کات و ساتێکی خۆش بەسەر دەبەن و گۆرانیان لەگەڵ دەڵێنەوە. ئەوان دەڵێن لە چاوپار زیاتر پێشوازیان لێکراوە پێیامیشیان ئەوەیە کە میوزیکی سەر شەقام باشتر بە خەڵک بناسێنن. نام گەیلان کامرانە ئەمڕۆ لەگە هاوڕەکانم نێچیروان و دەرزار لەسەر شەقام موزیک دەژەنین بۆ دووەم جارەوە بۆ دووەم ساڵ لە مانگی ڕەمەزاندا بە بەردەوامی ئەم کار دەنگە پامی ئێمەوەیە کە هونەری کوردی بە وڵاتان و بە خەڵکەکە ئاشناکەین و وەکەم هونەرەی سەر شەقام موزیک شەرقام پامەک بگەینین هەم هونەرەکەمان بگەینین بۆ خەڵکەکە کە ئێمە وەک وڵاتانی کرد هیچ فەرقێک و جودایەکێکمان ئێمەش پێویستەمان بێ و هیچ جودایەک لە خۆماندا نابین و هەروە ئێمە باشترین لە وڵاتەکانی کەس پێشکەش دەکەین. و ئەمان دیکە تڕیشمانەوەیە کە خەڵکەکە زیاتر هۆشکار بکەینەوە لە موزیکی کوردی و دووریان بکەینەوە لە موزیکی بیانی و زیاتر خۆشحاڵ لەگەر موزیکی خۆمان. هیوادارین خەڵکەکە یارمەتیمان بدەن لەگەڵ دادۆبان وەروە قایمقامێتی هەولێر یارمەتیمان بدەن لە بۆ گرتنی ئەم جادی وادەن ئەگەر ئەم جاردمان بۆ بگرن چەندە موزیک ژەن و شێوەکار و شوانۆکاری کەنە کە لە دوای مەساڕوان لە دوای مانگی ڕەمەزان بێن بۆ سەر شەقام هونەر پێشکەشکەن وەک چۆن تورکیا جادەی تەقسیمەیە ئێمە هیوادارین ئەو شەقامە دروست بێ و لێرە هیچ فەرقێک جوداییەکەمان نەبێت لەگەڵ وڵاتانی تر.
وەکو گەنجێک لە شاری هەولێر کە خولیان مۆسیقایە لەگەڵ چەند گەنجێک شترا کۆبووینەوە کە ساڵی پار دەستمان پێکرد لە ڕەمەزانە کە بین میوزیک بینە سەر شقام بۆی خەڵکیش بە میوزیک ئاشنا بێت پەیاممان لەم هاتنە سەر شقامەوەیە کە ئێمە دەبێت میوزیکی کوردی ڕەسەن بێتە سەر جارەکان و خەڵک پێی ئاشنا بێت ئیتر بەسە بە ئێمە گوێ لە میوزیکی بێگانە نەگرین با بتوانین بە میوزیکی خۆشمانەوە دڵخۆش بین توانیمان بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی پرۆفێشناڵانە میوزیک بینە سەر شقام و خەڵکی پێ ئاشنا بکەین و زۆر سوپاسی ئەم خەڵکەش دەکەین کە لە دەورمان کۆ دەبنەوە خەڵکێکی زۆر لێمان کۆ دەبێتەوە یارمەتیمان دەدات و سیمایەکی جوانمان بە شارکە بەخشەوە ئێمە بۆ خەڵکەوە جوانین. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین بەرگەو بابەتەکانی ئەمڕۆ بەدڵی ئێوە ببێت ئاسوودە بن.